بەخێربێنەوە توڵێکی ترمان هەیە کە ئەویش کاری جوانی پێ ئەنجام دەدرێتن پێی دەگوترێت ئارت هیستری برەش. شۆڕکەتەکەشی هەروایە وەکو ئەوانی ترە دێن لە بەشی برێن لە خوارەوە لە بەشی هیستری برەش دێنە سەرچێ ئارت هیستری برەش. کاتێکەوە تۆ ئارت هیستری برەشت لێدا کاریگەریەکەی تا حەدێکی دیاری کراوە، یعنی فرەئیژ نییە، تاکلایانەیە تقریبەن بە جۆرێک لە جۆرەکەم تەنها ئەوەیەکەوە وێنەیەک تەحویل بکاتن بۆ سەروێنەیەکی شێوەکار، وێنەیەکەوە بڵێن بە ئەو کەسانی کە وێنە چێشن یان شێوەکارن وێنەی شێوەیەی دەچێشن لە ڕێگەی فڵچە و حبر و ئەو شتانەوە وێنەکەت بۆ تەحویل کاتە سەر ئەم بارەیەکەوە هەیە. بۆ نمونە کاتێکەوە تۆ کورتە هیستری برەش کلیکت کرد کلیکەکەی خۆت داگیر یەکسەر هەڵدەستێ بەچێ بە شێواندنی وێنەکە بەو جۆرەیەکەوە شێوەکار بێتن، بەو جۆرێکەوە وێنەیەکی چ بێتن شێوەیی بێتن. ئێستا ئەو گوڵێکەوە بینیتان بەسەر هەر پیکسلێکدا دەڕۆی ماوس دەجولێنی کلیک بەرمەدا سەر تاپای وێنەکە دەتوانانی بکەیت چێ وێنەیەکی شێوەی بە جۆرێک لە جۆرەکان. ئەمە سەرەکی ترین کاری چیە؟ ئارت هیستری برەشە. ئەگە دووبارە بچیتەوە سەری دووبارە هەڵدەستێت بە چێ بە تێکشکاندنی وێنەکە بەو شکل و شێوەیەکەوە بوونی هەیە. وەروە ئێمە کاتێک کەواسی هیستری برەشمان کرد، هیستری برەش کاتێکەوە لە وانەکانی پێشترێ باسمان کرد کەوا ئێمە کە هیستری برەشمان هەیە ئەوە تۆ دەتوانیت زۆر بە سانایی هەر کاریگەریەکت ئەنجامدا، هەر کاریگەریەکت لە ڕێگای پێنەکان ئەنجامدا، لە ڕێگای فلتەرەکان ئەنجامدا، هەر شتێکت ئەجێسمێن لێرەکت بەکار دەیخاتەوە سەر باری پێشترێ. شەرنێت تۆ بەس بری هیستری برەش تەنها بۆ هیستری برەش بەکاردێن، نا بۆ هەر کاریگەریەکت کەوا تۆ ئەنجامداوێ بگەڕێەوە سەر باری پێشتر لە پیکسلێک لە پیکسلەکانی نەک بە کۆنتڕۆڵ زێد لێ بدەین هەمووی بگەڕێتەوە لە شوێنێک لە شوێنەکانی وێنەکە ئەو هیستری برەش بەکاردێن. نازانم تێدەگەن لە ملاحەزەکەم یان نە. هەر کاریگەریەکت ئەنجامدا لە فۆتۆشۆپ بتەوێت لە بەشێکی وێنەکە کاریگەریەکە لا ببەی ئەوە محاولەی چ بکە هیستری برەش بکە. نمونە ئێستا ئێمە بمانەوێت ئەو کاریگەریە لەم بەشەی ئەم وێنەیە لا بدەین ها بەم شکل و شێوەیە کەوا دەبینن ئەوە تۆ دەتوانی ئیستیفادە لە چ بکەی لە هیستری برەش بکەیت کۆنتڕۆڵ زێد لێ بدەین. ئەگەر بێت و بە ئاڵت و وەروە کلیچ لە ڕاست چ بکەین دەتوانین هاردنێسەکەی زیاد و کەم بکەین، وەروە دەتوانین حەجمەکەشی چ لێ بکەین حەجمەکەشی کەم و زیاد بکەین. دەتوانی بەم شێوەیە بە شێوەی هاردنێسیش ئەنجامی بدەی هیستری برەشی خۆت بەکاربێنێ. با بچینە سەر وێنەیەکی تر بزانین چیمان پێ لە هیستری برەش. ئەم وێنەیەم زۆر بەدڵ نییە بچین بۆ سەر دانەیەکی تر. ئێستا ئەمەمان هەیە بینە سەر ئارت هیستری برەش کە دەبینین شێوانەکە چۆنی ڕوودەداتن لێرە بۆ ئێرە هەر پیکسڵی لە شوێنی خۆی لە شێوێنی نەک پیکسڵی ئێرە بێنێ لێرەدا بنێ. هەر پیکسڵی لەکوێ ئێستا لەسەر بینە خوارەوە تەماشاکەن هەر پیکسڵی لە شوێنی خۆی ئەوە کەسکە گەیشتە سەر سوورایەتێکە گەیشتە سەر زەلایەتێکە یەکسەر لە شوێنی خۆی بە شێوەیەک لە شکلەکان چی دەکا تێکی دەشتێنێ. هەروەکو پێشترش ئاماژەمان پێکردو تۆ دەتوانی لە ڕێگەی پانێڵی هیستری کۆنتڕۆڵی ئیشەکانی خۆت بکەیت بە شکلێک لە شکلەکان دەتوانی بڵێن هەر گۆڕانکاریەکەوە ئەنجامدا بچێتە سەرچێ بچێتە سەر ئەو وێنەیە کەوا ئێستا بڵێن لێرە ئێمامانە بە ئەوانە ڕشکەینەوە ئەوانەی پێشتری تۆمان کردووە. نمونە ئەو وێنەکەیە کە ئێمە کردوتمانەوە دەتوانین یەکسەر سناپشوتێکی بکەوێت گۆڕانکاریەکان هەمووی لەسەر سناپشوتەکە بێتن نەچێتە سەر خودی وێنەکە ئەمە بگوازەوە کاتێکەوە تۆ هێنان و بردن دەکەی ئەوە هەمووی لە چێە لەسەر سناپشوتەکەیە بێتەوە سەر ئەسلەکە دەداتەوە بێتەوە سەر سناپشوتەکە لەوێ ڕاتەوە گۆڕانکاریەکانی کەوا تۆ دەیبینی لەوێ ئەنجام دەداتن. ئەم بە شکلە شکلەکان تۆ دەتوانی وێنە ئۆریژناڵەکەی خۆت بە پارێزراوی بێریەوە لە ڕێگەی هیستری لە ڕێگەی پانێڵی هیستریەوە کە لە بۆ ئێوەمان باس کرد لەوانەی ڕابردوودا. جا ئازیزانی من خۆشەویستان ئێمە لە هیستری برەش عینەن لە پانێڵی ئارت هیستری برەش توێ ئێستا بارێمان تێک نەچی ئەوەی دوێنێ هیستری بوو ئەوە ئارت هیستری برەشە باشە زۆر ئۆکەی بە ئێمە ئەگەر ئەزیێت نەبێتن بە ئەزیەتی نازان وەلو بە ڕۆژینە ماندینە تێنیتانە بەڵام بە کلیکێک هیچ نابێتن ئەگەر کلیکشێک لەسەر سەبسکرایبی بکەی و زەنگوولەکەش ئاکتیو بکەی
زۆر ئۆکەی دەبی. جایزان خۆشەویستان لێروکانە مودەکانی بڵێندینگمانەیە وەروە لێروکانە ستایلیسمانەیە ستایلی زۆریەتەکانی هیستری ئارت هیستری بڕشمانەیە هەریەکی بە جۆلێک هەریەکی بە جۆرێک دەچێت دەکاتن تێکشکاندن یان بڵێن شێواندنی وێنەکەت بۆ ئەنجام دەداتن لێرە کۆمەڵێک ستایلی ناوازەمان هەیە بەم شێوەیە کە ئێستا ئێوە دەیبینن وەروە ئەمە جۆرەکانیەتی بابینە سەر دۆپ تقریبان تا حدەکی زۆر دەیکاتە چێن نقطە نقطە بە نقطە نقطەی شێوان نەکات بۆ ئەنجام دەداتن بۆیە تۆ دەتوانی زۆر سوودی لێوەربگری بە شکلێک لە شکلەکان ئێستا ئەمە بینە سەر دۆت بەم شێوەیە ئەنجامی بدەین ئێستا بەم شکل و شێوەیە کەوا دەیبینن یەکسەر ژمارەی دۆتەکانی چلێ کرد گەورەتری کرد کاتێک کە گەورەتر دەبێت تۆ ئەگەر وەکو باگراوندێک بێ سوود و قانجازی برێن ئارتیستی بڕش لێرە بەکاربیێنی وەکو باگراوندێک بتوێ بەکاریبێنی سوودی لێوەربگری ئەگەرنا وەکو ئەوەی کەوا وێنەکە بناسیتەوە ناناستۆ کاتە ئێمە لێرە دەگەنی دەرەنجامێک هەرچەندی فڵچەکە گەورەتر بێتن ڕێژەی تێکشکاندنەکان زیاتر دەبێت وەروە هەرچەندی فڵچەکە نزمتر بێت و بچووتر بێت ڕژە تێکشکاندنەکە بە بارێکی دەبێت بۆیە با ئێستا ئێمە بینەوە سەرچی بینەوە سەر ئەوەیەوە وێنەکەی خۆمان لێرە تا ئۆپنی ئەوەندە بسرینەوە ئەو خۆی کاتتان یەکسەر بکەین سناپشوت بێ لەسەر ئێرە ئیش بکەم ئێمە بکەین دۆتەکانی خۆمان بە ئەلێرە بە گەورە بێ بەم شکلە بێتن ئەوانەمان هەمووی چاکرد بین بە زۆرێک لە زۆرەکان شێواندمان بۆ ئەنجامدا بەڵام لە ڕاستی مەڕەکان کە تەواو کرد چ بکەین پێنەکەی خۆمان بڕەشەکەی خۆمان چ بکەین بچووک بکەینەوە تا پێمان دەکرێت چی لێ بکەین بچووکی بکەینەوە بەو شکل شێوەیەکەوە هەیە بکەین تاوەکو بەشکل شکلەکان مەڕەکەمان شان دەداتەوە کە شێوەکاری وەکاوە بەڵام بە زۆرێک لە زۆرەکان دەبێت ئەوەی تۆ حەزی بەشەکەی خۆت بچووک بدەیتەوە دەتوانی بە دیار بێخیەوە بێ لای خازەکانشی بەم شکلە بچیت دوای تاوەکو ئەو مەڕانێکەوە بوونیان هەیە بیان تۆزیەوە ئێستا ئێمە بەردەوام دەبین بەم زۆرە تۆ دەتوانی هەرچەندی بەشەکەی خۆت بچووک بکەوە ڕێژەی شێوانەکە بچووک دەبێتن وەروە کاریگەریەکانیش بۆ وازەحتر بە شێوەیەکی هومتر دەتوانی بیان بینی بینە سەر وێنەیەکی تر زانیمان هەیە بەم شکلەی ئەلێرە دەتوانین دووبارە بەمان شەمان زۆر بڕۆیت و دەتوانین لێرەی نوێ بکەیتەوە شێوانەکەی سەر ڕاستە خۆ بێتن لەسەر چ بێتن لەسەر لێرەکان ئەنجام لەسەر لێرەکەوە هاتووە مەبەستە گەرەکە لەسەوی ئەنجام بدەین نمونە ئێستا ئێمە شێوانێک ئەنجام بدەین ئەلێرە بەم شکل شێوەیەکەوە هەیە وەروە دەتوانین نوعیەتەکەی بگۆڕین دۆت نەبێتن نمونە ئەبیکەینەوە ئەو یەکەم ئەو شیان جوان نییە بزانین چتمان هەیە ئەو هەر جوان نییە جوانە یعنی قەزدمەوە نییە کە دەرم جوان نییە ئەوە کەلچی نییە قەزدم ئەوەیە کەوا بە ئیشی ئێستای ئێرەی ئێمە دەست نادا ئێستا ئەمە بینین وەرە دەتوانین تۆلەرانسەکەی زیادوکەمیش بکەیت تۆلەرانسی زیادکەی زیاتر دەبێتن هاردنسەکەی زیادوکەم دەبێتن بۆ کارنسی ئەوەیە دەتوانین زیادو کەمی بکەین بۆ نمونە بە شێوەیەک دەتوانین وێنەکەی خۆت شێوێنی ئەمە شێوانمان ئەنجامدا لەسەر چی بوو لەسەر لێرەکە شێوانەکە دروست دەبێت و دەزیل دەبێت بە زۆرێک لە زۆرەکان باشە کەواتە مادام لێرە تۆ دەتوانین لێرەکانە ئەمە لێرەکەمانە ئۆپاسیتیەکەی کەم بکەینەوە ئۆپاسیتیەکەمان کەم کردەوە ئەو کاتی بڕەشەکەمان بچووک بکەینەوە بەس ئیش لەسەر چ بکەین دموچاوی مەڕەکان ئێستا دەتوانین بچووکتری بکەینەوە بیش ڕێژەی شێوانەکە زۆر بە خەفیفی بێ ئێستا دموچاوی مەڕەکان بە شکلێک لە شکلەکان ئەوەی پێشەوەش ئاوایی لێ بکەین چەندی بچووکتر بێتن کاریگەریەکە جوانتر بە دیار دەکەوێت با جارێ ئیشەکەمان تەواو بکەین بەم جۆرێکەوە هەیە ئیدی ئێوە بەڕاستی لە مەجالی گرافیک دیزاین و وەرە بەرامجەکانی ئەدۆ هەرکەسەتان بە شکلێک لە شکلەکان بە زۆرێک لە زۆرەکان دەتوانن داهێنان و گۆڕانکاری وەروە شتی ناوازە دروست بکەن هەر زۆرێک بە جۆری بیرکردنەوە و تێگەیشتن بۆ چوونی خۆی بە شێوازێک و بە طریقەیەک لە بۆ شتەکان دەچێت ئێستا چ بکەین ئۆپاسیتیەکەی فول بکەینەوە بەم جۆرە کە دەبینین لە هەموو مەڕەکان دموچاوەکانمان دیتەوە دەتوانین چەند دموچاوێک وا لێ بکەین لەگەڵ شێوانەکەی بچووکتر بێتن شێوازی شێوانەکەی چ بێتن بچووکتر بێتن کاریگەریەکەی بە زۆرێکتر بێتن کەوا ئێستا ئێمە ویستمان لێرە پەیڕەوی بکەین ئەلێرە چی لێ بکەین پەیڕەوی بکەین زۆر ئۆکەی بچینە سەر وێنەیەکی تر ئێستا ئەو وێنەیەمان لێرە هەیە عینیان دەتوانین لێرە نوێ بکەیتەوە دەتوانین لێرە ڕێگەی سناپەکان بکەی بە هەر جۆرێکەوە تۆ مەبەستە دەتوانی بکەی بە هەمان شێوە تۆ دەتوانی سوود لە چێ لە جۆریەتی بڕەشەکە وەربگری لە جۆریەتی بڕەش وەربگری هەتاوەکو شێوانەکە جۆرێکتر بێت و نەوعیەتێکتر بێتن بە جۆری ئەو بڕەشەیەکەوە لێرە بوونی هەیە یعنی بە جۆری ئەو بڕەشێکەوە لێرە بوونی هەیە جۆریەتی شێوانەکەش گۆڕانکاری بەسەردادێتن هەریەکەی بە چیە بە جۆرێکە هەریەکەی بە چیە بە جۆرێکە بەم جۆرە دەتوانی لێرەکی نوێ بکەیتەوە
کاتێک کە لێری نوێت کردەوە دەبێ هێمایەکەش لەسەر لە هیستری لەسەر چ بێتن لەسەر خودی وێنەکە بێتن لەسەر خودی وێنەکە بێنێک لەسەر لێرەکە بێت لەبەر ئەوی لە خوارەوی یان لە سەرەوی سپیاتیە زۆر ئۆکەی بینە سەر برەشەکان ئەو برەشە بڵێن هەڵبژێرین هەر یەکی جۆرێک کە بەس بڵێن ئەویان هەڵبژێرین زین شێوانەکەی چۆن چۆنی دەبێ هەروەکو دەبینن شێوانەکەی بەم جۆرە پیشاندا کەەوە بوونی هەیە دەتوانین بچووکی بکەینەوە لە ڕاستی گوڵەکە شێوانەکە بە زۆرێکی خەفیفتر بێتن لە دەوروبەری گوڵەکە کەوا ئێستا ئێمە لێرە دەمانەوێ ئیشی لەسەر بکەین ئیدی خولاسەی کەلام ئارت هیستری برەش بریتە لەو شێوانەی کەوا تۆ لێرە ئەنجام دەدەی ئەجە چۆن چۆنی تۆ دەتوانانی سوودی لێ وەربگری دەگەڕێتەوە سەر خۆت کاریگەریەکان بەو شێوەیەکەوەکو باسمان کرد دەستوانی زیاتر ئیسیفادە لە زیاتر لە یەکتۆڵکە نمونە بچینەوە سەر هیستری برەشیش وەروە ناوەندەکەی وەک خۆی لێ بکەینەوە پاشان بچین ئۆپاسیتیەکەی زیاد بکەینەوە دەبینی ینی بە شکلە شکلەکان دەتوانانی گۆڕانکاری لە بەشێکی وێنە ئەنجام بدەیت لە بەشێکی بسڕیەوە ئیدی ئەو دوو تووڵە ناوازانە بەڕاستی کاری جوان و ڕێکیان پێ ئەنجام دەدرێتن بۆیە دووبارە سەبسکرایبی کەناڵی بیرۆکە لە لایات مەکەن و تا ئێمەش بتوانین بەوانەی باش و بەسوود بینە خزمەتی ئێوە داوانەیە چتر بەخواتان دەسپێرین خدای گەورە پشتبەنای هەمیشەی هەموو لایەکتان بێت و خواتان لەگەڵ